وڵاتە ئیستعماریەکان کە هاتنە وڵاتی مسلمانانە زۆریان هەوڵدا مەلاکان کەسب بکەن. ئینگلیز هەوڵیدا ئەزهەر کەسب بکە، ئەوانەی تر کە چوونە نیمچە دۆرگەی هندستانەوە یا ئەوەی چوونە ئەندۆنیسیا یا ئەوانەی چوونە وڵاتانی تری ئەفریقیا یا شام یا هەر وڵاتێک، هەتاکو ئێستاش هەر محاوەلەی ئەوە کرێت کە مەلاکان کەسب بکەن بۆی لە مەلاکانەوە مەلاکان بکەن بە ئەسپی تەڕوادە و لە ناواخنی ئەوانە ئەم عەلمانیەتە بهێنە دی و بیشەرعێنن. لە جەزائیر وەختێک فەڕەنسیەکان ئەویان گرتە دەست، تەبەن ماوەیەکی زۆری تیامانەوە، لە 1830 گرتیان، لە 1969 بەجێیان هێشت. ماوەیەکی زۆر توولانی لەو وڵاتەمان. هەر لە سەرەتای حکمیانە کابرایەک بە ناوی لیۆن ڕۆژ، هەر فەڕەنسی بوو بە مەسئولی کەسبکردنی مەلاکان و گۆڕینی ئیتیجاهیان بەرەو ئەوەی کە بیشەرعێنن بۆی و بۆ فەڕەنسا کە حکمی فەڕەنسا قبوڵە. زۆری هەوڵدا لەگەڵ هەموو مەلاکان و بەرنامە گۆڕین، هەروەکو چۆن لەم سەردەمەی ئێمەیە ئێستا ئەمریکا و هەروەها وڵاتانی غەربی هەوڵەدەن بۆ ئەوەی ئەم کەسانە کەسب بکەن، هەتاکو بڵێن ئەمە سیستمێکی شەرعیە. کابرای مەلا یان کابرای ئیسلامی بەزی وەڵێ دیموکراسیش هەر شورایە. ئەنجا گۆڕینی مەنهەجەکان وەکو ئەمریکا کە زەڵمای خەلیلزادی داناوە کردی بە سەفیر لە عێراق، ژنەکەشی کە جوولەکەیەکی نەمساییە لە ئیماراتدا ئەنیشە ئێستاش بەرپرسی گۆڕینی مەنهەجەکانی دەوڵەتانی خلیجە بما فیه سعودیە. دەوڵەتی سعودی ئێستا ئەو بەرنامانەی کە ئیگۆڕێ لە وەزارەتی پەروەردەوە کە دێ هەمووی بەدەستی ئەو ژنە جوولەکە نەمساییە کە ژنی زەڵمای خەلیلزادە کە لە ئەسڵە ئەفغانیە و بە هەتیوی بردویانە بۆ تاجیکستان و دوای لێوە چووە بۆ ئەمریکا و ئێستا لە حیزبی جمهوری جۆرج بۆشە و یەکێکە لەو 63 کەسەی کە پلانیان دانا بۆ داگیرکردنی عێراق. لیۆن ڕۆژ ئەو کاتە ئەویش هەوڵی ئەوەیەدا کە هەر چۆنێک بێ ئەوانە کەسب بکە، ئەو مەلایەنەوە ئەو کەسانەی تریش ئەگەر لەوێ پێی کەسب نەکرا لە شوێنی ترەوە بیانهێنێ. کابرا کتێبێکی نووسیوە، خۆی ناوی محەممەد قەنانشە، کتێبێکی دانەوە ناوی الحركة الاستقلالية في الجزائر لە ساڵ 1990 هەتا 1939 لە فترەی ئەو 20 ساڵەیە باسەکە، باز لە شۆڕشەکە کە باز لەوەکە کە چۆن ئەم شەعبی شیمالی ئەفریقایە بڵێنی مەغریبی عەرەبی کە ئەوترێ، یعنی مۆریتانیا و مەغریب و جەزائیر و تونس چۆن بەرامبەر بە ئیسپانیەکان و پرتوغال و ئەوانە هەمووی وەستاونەتەوە. دوایی لەوێ باز لە کابرایەکەکە کە ناوی جەنەڕاڵ ئازانە، ئەم جەنەڕاڵەش کتێبێکی تری داناوە ناوی بیجۆیە. لەم کتێبەیە ئەوەی نەقڵ کردو ئەوە باسەکە کە فەڕەنسا چۆن ئەو عولەمایانەی تەشجیع کرد کە داوای ئیسلاحی دینیانە کرد. ئەمە وشەیە کە ئیسلاحی دینی ئەبێ بزانین کە لە چەرخەکانی ناوەڕاستەوە پەیا بووە لە ئەوروپا. دوایی لە ناو شۆڕشی فەڕەنسیە کە هاتە پێشەوە اعتیمادی کردە سەر ئەم ئیسلاحی دینیە. بە کاریگەری یەکی وەکو مارتن لۆثەر کە لە ساڵی 1570ەوە کتێبەکەی بڵاو کردەوە کەوتە ڕەخ نەگرتن لە پاپا و لە تەفسیرکردنی ئینجیل و لەمانە هەتا خۆی بوو بە ساحەبی مەزهەبی پرۆتستانتی. ئەمە پێی وترا ئیسلاحی دینی، ئەنجا ویستیان ئەمە بێننەوە بۆ سەر وڵاتی مسلمانان. جا ئەم کابراش باز لەوەکە کە فەڕەنسا چۆن محاولەی ئەوەی کرد لە جەزائیرا خەڵکێک دروستکا و نەیتوانی. دوایی شێخ محەممەد عەبدەی بان کرد لە میسرەوە، دەعوەتی کرد بۆ جەزائیر بۆ ئەوەی لەوێ ئەو فتوا بدە، ئەو قسەیان بۆ بکە. جا ئەویش وەختێک کە ئەبینین لە کتێبی ڕەشید ڕەزا کە هەر ئیمام ڕەشید ڕەزا بڵێن لە لاپەڕە 1972ەوە لە چاپی یەکەمی کتێبەکەی ئەویشە، ئەویش باز لەم زیارەتەی محەممەد عەبدە ئەکا بۆ جەزائیر و ئەفەرمێ کە چۆن ئەو نەسیحەتانەی ئەوانی کرد. سێ نەسیحەتی کرد، تەرکیزی کردە سەر ئەوەی کە بەناو شەعبی جەزائیریا بڵاو بێتەوە. یەکەم
ئەڵێ هەوڵێکی زۆر بدەن بۆ ئەوەی زانستە شەرعیەکان بە ڕێگایەکی ئاسان فێر ببن. ئەمە خۆی قسەیەکی مبەتەنیشە. بە ڕێگایەکی ئاسان یعنی بەو ڕێگایی کە ئێستا مۆدارنەوە هاتۆتە پێشێ بۆی حوجرەکان نەمێنن. دووهەم ئەڵێ هەوڵدان و ڕەنجدان بۆ ئاوادانکردنەوەی وڵاتەکەتان بە ڕێگایەکی مەشروع و شیا و جوامێرانە، هەروەها دامەزراندنی اقتصادێک بۆ بوژانەوەی ژیانتان. ئەوەش دیارە دەسەڵات هەمووی کەوتووە بەردەستی فەڕەنسیەکان، یعنی ئیشکەن لەگەڵ فەڕەنسیەکانە بۆ ئەوەی ئەو مەشروعی سەرمایەداری ئەوان لە وڵاتەکەتانە پیادە بکرێت کە هەمووی ڕووتانەوەی ئابووری جەزائیر بوو، بەڵام کەرتەنانەکانیش فڕێدرا بۆ ئەو کەسەی لە خزمەتیانە. سێهەم ئاشتی ڕەفتارکردن لەگەڵ حکوومەتە وازهێنان لە کاری سیاسی. ئەمەش ئەوە بوو کە فەڕەنسا ئەیەویست، چونکە ئەو هەدەفی ڕئیسی ئەمە بوو کەوا لێ بکە کە ئەو خەڵکە کاری سیاست واز لێ بێنن و ئەوانەشیان کە سیاسە دەکەن بە پێی یاسا و دەستور و ئاڕاستەی حکوومەتی فەڕەنسی بیکەن لە جەزائیرە. جا سەیریش ئەوەیە لەو جەزائیرە حیزب دروست بوو لە ناو مسڵمانانە کەچی ناوی جەزائیر فەڕەنسیە. یعنی بزانە گەیشتۆتە چ دەرەجەیەکی عەمالەت و بەکرێگیراوی. تۆ وەکو ئەوەی یەکێک حیزبێک دروستکە لە کوردستان بڵێ کوردستان ئەمریکیە، هەروەکو ئەوە عەینەن شت جەزائیر فەڕەنسیە و ئەوەشی هەر لەوێدانە نابوو، لە وڵاتانی تریشە هەوڵیەدا ئەمە بچەسپێنێ. بۆیە ئەبینی ئەمە شتێک بوو کە حکوومەتی فەڕەنسی هەموو حکوومەتە جیاوازەکان بە دڵیان بوو. یەکێک ئەندام پەرلەمانێکیان ناوی لیتۆیە لە 1914 باسی ئەم مفتیانە ئەکا کە لە میسرەوە هێناویانن بۆ جەزائیر و کاریگەری زۆر باشیان هەبوو. باس لەم زیارەتەی محەممەد عەبدەکە لەو تاریخەیە کە نووسراوەتەوە، باسەکاڕێ کە چۆن هات بۆ جەزائیر و توانیمان فتوایەکی زۆر گەورە و کاریگەری لێوەربگرین و بەناو مسلمانانی جەزائیرا بڵاوی بکەینەوە. ئەویش ئەوەیە کە ئەرزی جەزائیری داگیر نەکراوە لەلایەن کافرانی مەسیحیەوە، چونکە مەسیحیەکانیش بۆ خۆیان ئەهلی کتابن، ئینجیلیان هەیە. و لە هەمان کاتیشا محەممەد عەبدە ئەم کاریگەریەشی لەسەر ئەوە هەبوو کە جلو بەرگەکانیشیان قبول بکەن. ئەمە هەر قسەی لیتۆیە نەقڵێکم. ئەمە کەوابوو زۆر دەمێت کە هەمویان محاولەی ئەوە ئەکەن ئیسلام کە دوورخەنەوە لەم ئاراستەکردنە، یعنی دوورخستنەوەی حرەسی قەڵاکە. ئێستا بزانن لە کوردستانە کە حرەسی قەڵاکەمان دوورخراوەتەوە، چۆن قەڵاکە دەرگای شکاوە و شوراکەی واتە سوورەکانی دیوارەکانی هەمووی ڕماوە و هەرچی کە سێدێ بخۆی بە کوردستانە ئەکا و بە سەرمایەداری و بە مخابراتی و بە ناحەی عەسکەری و بە ئەفکار بڵاوکردنەوەی ئەفکاری جیاواز و قیەمی جیاواز و چۆن ئەوەی کە کورد بینای کردووە و دڵسۆز بووە و پێوەی پابند بووە چۆن هەمووی هەڵوەشاوە. ئەمەی ئێستاش هەمووی بریتە لەو ئاراستەکردنە ئیستیعماری، هەر ئیمتیدادی ئەوە. ئەنجا ئەگەر محەممەد عەبدە بەو عیلمەیەوە ئەم خزمەتەی بە فەڕەنسا کردوێ، ئێستا لە ناوگەلی ئێمەیە چەندەها هەزار هەیە کە خزمەتی ئەو مەشروعە ئیستیعماریانەکە. لەبەرەوە بەڕاستی ئەمە شتێکی زۆر زەروری ئینسانی مسلمان ئاگادار بێ لەوەی کە چۆن ئەمانە پلانیان بەرامبەر بە ئەهلی ئیسلامدانە و چۆن ئەمانەش هەتاکو ئێستاش بەردەوامن لە گۆڕانکاریە و لەوەی کە ئیسلام دوورخەنەوە لەو واقع. ئەم زنجیرە دەرسە باس لەوانە ئەکەین.